بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامێکی پەیامی ڕۆژداتی و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوونی وەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە تەورەیەکەماندا باز لە دۆسی منداڵێکیون بووی پارێزگای هەڵەبجە دەکەین کە دوای 24 ساڵ بە خانەوادەکەی شاد بوویەوە، بەڵام لەلایەن خانەوادەکە لەلایەن باوکی سکاڵای ئەوە تۆمار کرا کە گومانیان لە پشکنینەکە هەیەوە بۆ ڕاستی دروستی پشکنینەکە درایە دادگەوە. ئێمە لەم بەرنمەیەماندا لەم تەورێماندا میوانداری ماردینخان دەکەن کێکێکە لە منداڵەوەبووەکانی پارێزگای هەڵەبجە بزانین چیرۆکەکانی بەکوێ گەشتووە، دوایین پشکنینەکان دوایین دۆسیەکەی بەچی گەشتووە گفتوگوی لەگەڵدا دەکەین لەو تەورێماندا. بڵێ لە یەکێکی تر لە تەورەکەمانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بۆپی دەکەین بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پێشووی پارێزگای سلێمانی لە ئێستادا بەهۆی وەرگرتنیەکێکی نوێەوە بەڕێوەبەراتێکی بەجێ شوێنەکەیش لە مەڕاستیمێکە ماڵاواییان لێ کرد سۆباز لەسەر ئەزمموی کاری لە بەڕێوەبەراتی گشتی وەروەها پلان و کاری خۆشەکانی لە داهاتوو میوانداری بەڕێز مامۆستا بۆپی دەکەین لەو تەورەش سۆباز لەسەر کاری خۆشحالەکەەکانی ڕابردوویە و دەکەین. لازان دەست پێک دەستچینە لای بڕگەی کەشووا بزانین ئەم ڕۆپلەکانی گەرماچە گۆڕانکارێکی بەسەر هاتووە پێکەوە بینەری دەبین.
لە دوای کیمیابارانکردنی پارێزگای هەڵەبجە سەدان چیرۆک لەو شارەدا ڕوویان دا یەکێک لەو چیرۆکانە چیرۆکی منداڵەوەنبووەکانی ئەو پارێزگایە. سەدان منداڵ لەو کیمیابارانکردنی هەڵەبجەون بوون لە ئێستادا نزیکەی 74 خانەوادە داوای گەڕانەوەی منداڵەکانیان دەکەن، بەڵام تا ئێستا 9 کەس لەو منداڵەوەنبانە گەڕاونەتەوە سێ کەسێکیان پشکنینیان بۆ کراوە، بەڵام زۆرێک لە خانەوادەکان سارد بوونەتەوە بۆەوەی کە منداڵەکانیان بگەڕن چونکە گومانیان لە ڕاستی و دروستی پشکینەکان هەیە. ئەمڕۆ باز لە چیرۆکی یەکێک لە منداڵەوەنبووەکانی پارێزگای هەڵەبجە دەکەینەوەی زۆر بەڕێز ماردین مەحموود سەرۆکی ڕێکخراوی منداڵەوەنبووەکانی پارێزگای هەڵەبجە. ماردین خان سڵاوی خوات لێبێت، گەر سەرەتا باز لە چیرۆکی خۆت کە گەڕایتەوە بۆ هەڵەبجەوە چۆن دۆسیەکەت دەستی پێ کردووە، ئێستا بە کوێ گەیشتووە؟ ماردین خان سڵاوی خوات لێبێت، ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێت دەمەوێت سەرەتا باز لە چیرۆکی خۆت و گەڕانەوەت بۆ پارێزگای هەڵەبجەمان بۆ بکەیت. دیارە دەنگی ئێمە بە باشی ناچێت لای ماردین خان. ئەگەر دووبارە گوێت لە دەنگی من بێت سڵاوی خوات لێبێ، دەمەوێت سەرەتا باز لە چیرۆکی گەڕانەوەی خۆتمان بۆ بکەیت بۆ پارێزگای هەڵەبجە، بزانین لە ئێستاشدا دۆسیەکەت بە کوێ گەیشتووە. من ناو ماردین مەحموود فەتاحە، دانیشتووی هەڵەبجەی شەهیدم، یەکێکم لە مناڵەوەنبووەکانی هەڵەبجە. لە ساڵی 1970 لە کارەساتی کیمیابارانە لە خێزانەکەم دابڕاوم. لە ساڵی 1990 گەڕاومەتەوە بۆ هەڵەبجە بۆ ناو خێزان و کەس و کارم، بەڵام دوای ئەم مدە زۆرە 24 ساڵ من ژیانێکی ئاساییم هەبوو هەتا ئەوەی کە هەنێ لەسەرەوەی بڵین کە من کچی و ماڵە نەبووم و پشکنینم نەبێ، بەهۆی ئەوەی کە من کاتێک گەڕامەوە پشکنینی DNA نەبوو، تەنها من بە ئاماژەی جسمی بە نیشانە ناسراومەتەوە و لە ناو خێزانەکەما بەردەوامیم بە ژیان داوە. بەڵام ئێستا بەهۆی هەنێ گومان و دوودڵی کە لەلایەن خێزانەکەمەوە بەرامبەر بە من ئاراستە ئەکرێ، لە مەحکەمای هەڵەبجە سکاڵام لە دەشت تۆمار کراوە و داوای نەفی نەسەب و پشکنینی DNA ئەکەن. لەبەرەوە دوای 24 ساڵ جارێکی کە من هاتمەوە خاڵی سەرەتا، هاتمەوە سەرەوەی کە بەڕاستی بکەومە ئازارێکی زۆر سەختتر لە ئازاری پێشووتر، بۆیە تەمەناکەم کە بەرپرسان لایەنی پەیوەندیدار بەدەم کەیسەکەمەوە بێن، چیتر لەم ئازار و نەهامەتیان نەمهێڵنەوە. زۆر باشە. ماردی خان، بۆچی پشکنینەکەت لەلایەن دادگاوە داوا کراوە کە لە بەڵگەی پۆلیسی بەڵگەی تاوان ئەنجام بدرێەوە؟ کاری ئەمە چییە؟ وڵی ئەو ناوەندە بڵین جێگەی متمانەی مەحکەمەی بەڕێزی هەڵەبجە بووە بەداخەوە کە من وەکو داوا لە سەرکراوێ نەمەتوانی بڕۆم لەو ناوەندە پشکنین نەکەم، چونکە من پێشی ئەوەش ئاعترازم کرد لەوەی کە من ئەو ناوەندەم بەدڵ نییە، لەبەرەوە ناوەندێکی ڕاستە حکومیە بەڵام حیزبیە، بە حیزبی کراوە، نامەوێ کەس دەست بخاتە ناو کەیسەکەمەوە. بەڵام بەداخەوە ئەو ڕۆژەی کە من ڕۆشتم بۆ ئەوێ پشکنینەکەم ینی سامپڵم لێوەربگیرێ، بەداخەوە تەعاملیان وەکو تاوانبارێک بوو لەگەڵ منان، نەک وەکو قوربانیەک. تەنها ئەوەی هەبوو بڵێم چۆن بڵێ کەلەپچەیەکم بەدەستەوە نەبوو کە کاتێ منیان بردا ئەو شوێنە تا ئەوەی کە سامپڵم لێوەرگیرا و گەڕاومەتەوە. بەداخەوە ئێمە وەکو قوربانیە شیاوی ڕێزین، شیاوی ئەوەین کە هاوکاری بکرین بۆ ئەوەی چیتر یەکجار ئێمە بچینەوە ناو خێزانی ڕاستەقینەی خۆمان و هەموو ڕۆژێک ئەم ئازارەمان نوێ نەبێتەوە. بەڵام بەداخەوە ئەو ناوەندانش کە متمانیان پێ، بۆیە من لێرەشەوە داواکەم کەیسەکەی من لە مەحکەمەی هەڵەبجە بگوازرێتەوە بۆ مەحکەمەی سلێمانی، چونکە من لە سلێمانی زیینوو کراومەتەوە، لە سلێمانی تەسکەرەشم پێدراوە، بەڵگە و ئەدیلەکانیشم هەمووی هەر لە مەحکەمەی سلێمانیە، بۆیە ناوەندی هەڵەبجە هیچ بەڕاست نازانم. زۆر باشە. ماردی خان، هۆکاری بە گومانی ئەو خانەوادەی کە پێشتر برار بوو کە کچی ئەو ماڵەبی، هۆکاری گومانەکانیان چییە کە گومانیان لە ڕاست و دروستی و پشتینە هەوێت؟
بڵێ خۆی پێشووتر یعنی ژیانێکی ئاساییم هەبووەکو پێشتریش باسم کرد ئەوە بوو ئێمە وەکو مناڵانی گەڕاوی هەڵەبجە هەستین بە دانانی ڕێکخراوێک بۆ ئەوەی خۆمان زمان حاڵی خۆمان بین ئازارەکانی خۆمان بیگەێنین بە بەرپرسان چونکە بەڕاستی تەنها جیدێک تەنها مزەحیە لە هەڵەبجە کە ئێمال کرابێ مناڵانی گەڕاوە بوون مناڵانی ون بووە کە سوکاری مناڵی ون بووە ئێمە وەکو کە سوکاری مناڵی ون بوو وەکو مناڵی گەڕاوە هەستین بە دانانی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی مناڵەون بۆکان ئەوە بوو کە ئەمە بۆیە هوی ناڕزایی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە بەوەی کە وا هەستیانە کرد ئێمە لە مانوبوونەکانی ئەوانمان کەم کردبێتەوە بەداخەوە تاوانی کیمیابارانی هەڵەبجە زۆر لەوە گەورەترە بە ڕێکخراوێک و دوو ڕێکخرا و سێ ڕێکخرا و ئیکتیفا بکە بۆیە ئێمە کە ئەو ڕێکخراوەماندانا بۆ دژایەتی هیچ کەسێک دامانەنا تەنها بۆ بەرژەوەندی کە سوکاری مناڵانی ون بوو بۆ مناڵانی ون بوو داماناوە بەڵام دواتر لە ڕێگەی ئەو ڕێکخراوە چەندان تەشیر و قسەی نەشیا و بە ئاراستەم کرا تەنانەت لە کۆبوونەوەیەکە زیاتر لە 200 کەس لە ناو ئەو کۆبوونەوەیە بوو ئەو جێهەتە تەشیری ناڕەوای بە من کرد دواتر لەم لاولاو بە هەمان شێوە و پەیوەندی بە باوکمەوە کردوە پشکنینی بۆ کە خۆمە پشکنینی دیێنەی نییە بە هەمان شێوە لەگەڵ خۆمە هەمان ئینی کردوە لە کاتێکا من ئەو مافە نەکبەوە بە هیچ کەسێک نایم بتوانێ جگە لە خێزانەکەم بتوانێت بێداوای پشکنینی دیێنەی لە من بکە هەرچەند دواتر کەزانی قەزیەکەەوە قوڵ بوویەوە پاساوی ئەوەی هێناوەتەوە کە بە حساب قەرەبوو بۆ مناڵانی گەڕاوی هەڵەبجە وەربگیرێ من پشکنینی دیێنەیم هەبێ بۆی بتوانێت لە بەغا و قەرەبۆم بۆ وەرگێ بۆ ئێمە من خۆم پێشم وەدوتم ئێمە خۆمان خاوەنی ڕێکخراوی خۆمانین خۆمان زمان حاڵی خۆمانین بۆیە پێویست بەمە ناکە بەڵام ئەو مەبەستی تری لە پشت بوو و بۆ گەیشتن بۆ ئامانجەی خۆی کە پێشی گەیشت زۆر باشە ماردی خان تا ئێستا 74 خانەوادە داوای سوڕاکردنی منداڵەون بۆکانیان کردووە لە پارێزگای هەڵەبجە بەڵام تا ئێستا 9 منداڵ گەڕاونەتەوە لەو منداڵەش 9 منداڵەش سێ لە کەسانە پشکنینیان بۆ کراوە دوانیان بە گومان دواتر لەلایەن خانەوادەکانیانەوە لە خۆیان نەگرتوون و گومان لە پشکنەکان هەیە ئێوە کۆم ڕێکخراوە کارتان بۆ ئەو کردووە کە پشکنینێکی ڕاست و دروست ئەنجام درێتاوەکو ئەو 74 خانەوادەی دیکەش سارد نەبنەوە لەوەی کە گومانیان لە پشکنەکان هەبێت و دەرەنجامەکانیان پێڕاز نەبێت واتە پشکنینێکی ڕاست کە ئەگەر لە هەرێمی کوردستانیش نەبێت یاخود لە دەروی هەرێمی کوردستان بێت کە پشکنینێک بێت لە 100% ئەو منداڵە بۆ ئەو خانەوادەیە بگەڕێنێتەوە. بڵێ ئێمە وەکو ڕێکخراوەکەمان یعنی چۆن بڵێ کۆشتەکانمان بەردەوامیش ئەبین لەسەر ئەو پشکنینانەش داواکاری هەمیشەی و بەردەوامی ڕێکخراوەکەمانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان داوامان کردوە کە ناوەندێکی بڕوا پێکراو هەبێ بەداخەوە پشکنینەکانی پێشوو چونکە حیزب باڵی کێشا بەسەریە شتەکە بوو بە حیزبی یاخود هەنێ لە مناڵانەی کە گەڕاونەتەوە بە تموحی مادە و بژێوی ژیانیان خۆیان کردبێ بە هەڵەبجەیی هەنێ لەم خاڵانە کە بۆ هۆکاری ئەوەی کە پشکنینەکانی سنتەری مایکرۆجین لە سلێمانی بە ناڕاز بزانرێ ئەوانەی هەولێر بە هەمان شێوە سنتەری کین کۆلێنجمانەی ئەوەی بەریتانیەکە پشکنینەکان هاتۆتەوە بەڵام تا ئێسا نەدادگای بەڕێز و نەهیچ جیهەتێکیش ئامادە نییە ئەنجامی ئەو پشکنینە ڕابگەێنێ لەبەرەوەی ئەنجامەکە بەدڵی هیچ کامێکیان نییە. دواتر ئێمە قەزیەی چرۆخان و ئازەممان هەیە لە ئەمریکا پشکنینیان بۆ کراوە پشکنینەکەیان نێگەتیڤە هاتۆتۆ ئەو ناوەندە چونکە پشکنینەکەی بەدڵ نییە بۆ ئەوەی چۆن بڵێ جارێکی کام ئافرەتە کە هاتۆتەوە سەری لێ نەشێوێ پشکنینەکە ڕاگیراوە ئەلان ناکرێ ئێمە وەکو مناڵانی گەڕاوە پشکنینەکەمان بە هەر شێوازێک بێ لە ناوەندێکی باوەڕ پێکراو بێ نەتیجەکەی هەچی بێ ئێمە قبوڵمانە نەک ئەوەی کە ئەو بەڕێزانە بێن بیخەنە لاوە و یا ئەلان نەکرێ و یا چۆن بڵێ مماتەڵەیە لەم کەیسی ون بوانە بکرێ ئێمەی مناڵی گەڕاوە خۆمان ئازاری خۆمانمان هەیە دەرونیان لە ناڕەحەتین ئازارێکی زۆرمان هەیە بۆیە چیتر تکاکەم هیچ کەسێک هەوڵی ئازاردانی دەرونی هیچ مناڵێکی گەڕاوە نەیە. زۆر باشە ماردی خان تۆ پێشتر ئاماژت بەوە کرد کە لە پۆلیسی بەڵگەی تاواندا کە پشکنین ئەنجام دەدرێت بە حیزبی کراوە بۆ ئامانجیان چیان لەم بە حیزبیکردنەوەی چێن لە پشت ئەم کارەوەن؟
بڵێ ئەو ڕۆژە کە من چوون بۆ وەرگرتنی سامپڵ وەک ئاماژەم پێکرد پێشتر بەس کەلەپچەیەکم نقصان بوو لەگەڵ تاوانبارێکە بەداخەوە دواتر کە گەڕامەوە بە فەرمانی وەزارەتی ناوخۆ بۆ هەر پشکنینێک بڕێک پارە وەرئەگیرێ کە پێشتر پارەی نەبووە یعنی چۆن بڵێ بە خۆبەخشانە کردویانە بەڵام ئێستا بە فەرمانی وەزارەتی ناوخۆ ئەبێ بڕەپارەیەک تەسلیم بکرێ ئێمە ئەو ڕۆژە کە ڕۆشتین ئەو بڕەپارەمان پێ نەبوو دواتر کە چوین بڕەپارەکە تەسلیمکەین پێیان ڕاگەیاندین کە لەوانەیە ئێمە هەر پارە وەرنەگرین لەبەرەوەی وتوانم کەیسە ماردینی تایە ئێمە ئەو پارەیە وەرناگرین قسەمان کردووە لەگەڵ کۆمەڵی قوربانیان لەگەڵ کاک لوقمان کە ئەوان هەڵەسن بە دابینکردنی ئەو کولفەیە بەڕاستی من لێرە دەستخۆشی لێەکەم سوپاس یەکەم کە خەمی منی بوو خەمی ئەوەشی بوو کە منی خسەناو ئەو ناڕەحەتیەوە منە بۆ هەموو ئەمانە سوپاس یەکەم بەڵام پێویست ناکە ئەو بێتە ناو قەزیەی منەوە ئەوەی نیگەرانی منی زیاد کرد ئەوە بوو کە ناوەندێکی حکومی چۆن ئەبێ متمانە بە ڕێکخراوێکی ناحکومی 12 ساڵ ماوە بەسەرچوو بکات و نهێنیەکی ژیانی من کە تایبەت بوو بە خۆم شخصی خۆم بوو ئەو بتوانێت بیدرکێنێ و بیگەێنێ بەمداولا پێشەوەی کە نەتیجەکەی ئەلان کرێ لە کاتێکە ئەو ئەسڵەن مافی ئەلانی نەتیجەی پشکنینەکەی منیشی نییە ئەگەر دەریش بچێ هەرچەند بەوەی مەوادیان نەبووە تا ئێستا تەسەوڕەکەم دەست پێ نەکراوێ بۆ پشکنینەکەش زۆر باشە ماردی خانزانیاریتان هەیە کە منداڵی ونبووی دیکە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ئێران هەما بنووە نیەتیان وا بێ بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکەیەوە بەڵێ ئێمە 6 مناڵمان لەلایە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ کوردستان ئەوەی کە ئێمە هەوڵەکانمان بەردەوام بووە تەنانەت لە ئاستی باڵایە لە وڵاتی ئێران ئێمە دانیشتنمان کردووە داوامان کردووە کە کەیسی مناڵەوە بۆکانمان بۆ یەکلایی بکەنەوە چی مناڵی ونبووی هەڵەبجە هەیە ئەگەر ئامادە نەبێ بگەڕێتەوە شارەکەشمان هیچ نەبێ کەیسەکەیمان بنێ ئامارەکەیمان بنێ بۆی ئەو مناڵانەشی کە ئێستا کە سوکاریان بە ونبوویان داناون و شەهید بوون یەکلایی ببنەوە داوەتنامەمان بۆ کراوە لە وڵاتی ئێران بەڵام بەداخەوە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە دانیشتنەکەمان دواخراوە و شەڵا دوای ئەم کۆرۆنایە بەردەوامە بین و ئەو دانیشتنە هەر ئەکرێ شەڵایە ئەم کەیسەش یەکلاییە بێتەوە تێدا کێ بەکەم تەخەن دەزانی کە نهاتۆ بەهانای ئەم دۆسیێتەوە کێ بەرپرسە لەم دۆسی تۆ حکوومەت لایەنی پەیوەندیدار تاک بە تاکی هەڵەبجە تەندروستی پارێزگار هەموو ناوەندە حیزبی حکومیەکانی شارەکە چونکە بەڕاستی ئێمە قوربانی دەستی سیاسەتی هەڵی ئەوانی بۆیە تکاکەم هەمویان وەکو چۆن ژیانی ئەمەیان شێوان ئاواش بێنەوە بەدەممانەوە بۆ ئەوەی هیچ نەبێت لە سایی ئەو حکوومەتەی کە ئێمە قوربانیمان بۆیە ژیانێکی ئاسایی بەڕێ بکەین تا ئێستا لایەنێکی پەیوەندیدار جهەتێک بەدەم داواکاریەکەتەوە هاتووە بەداخەوە نەخێر تا ئێستا هیچ کەسێک بەدەم داواکەمەوە نهاتووە و خۆشم بۆ یەکلایی بوونەوەی کەیسەکەم سەردانی وەحدە ئیداریەکانی شارەکەم کردووە بەڵام بەداخەوە بە پاساوی ئەوەی کە من کەیسەکەم کەیسێکی جیاوازە لەوانی تر کەیسێکی قورسە ناتوانن دەستی بۆ بەرن نازانن لەکوێوە یعنی هاوکارم بن بەڕاستی ئەوە ئەگەر بۆ ئەوان قورسە ناتوانن دەستیەوە بن بیرێک لە ئێمەش بکەنەوە ئەی من چۆن بتوانم ئەو بارە قورسە هەڵگرم زۆر باشە ماردی خان دوایین داواکاری تۆ چییە لە ڕێگەیم بەرنامەیەمانەوە ئاماژەی پێ بکەیت و ڕای بگەینیت وەڵی داواکاری من چییە داواکاری من ژیانێکی لە مناڵیەوە هەتا ئێستا ژیانێکم بوو نە مناڵی بوو نە گەورەی بوو هەمووی بە ئازار و خەمەوە بردمە سەر بەداخەوە من کە تا ئێساش تووشی نەخۆشی شێرپەنجە بووم بۆی ئەمەوێ بەڕاستی پێش ئەوەی بمرم ئەم کەیسم بۆ یەکلایی بکەنەوە هیچ نەبێ باکە مردیشم تەلقینەکەم بە ناوێکی ساختەوە نەبێ بە ناوێکی خوازراوەوە نەبێت بۆیە من داوایان لێ یەکەم لە بەرپرسان هەمویان هاوکارم بن بۆی کە ناوەندێکم بۆ دەستنیشان بکەن بتوانم پشکنینەکەی تیا بکەم ناوەندێکی ڕاست و دروست و دوور لە دەستێوەردانی حیزبی تەنها داواکاری من ئەوەیە هیوادارم لایەنی بەرپرس
لایەنە پەیوەندیدارەکان هەمویان هاوکارم بن. مردین خان خۆت لەلایەن بەرپرسەکان و یاخود لەلایەن ئیداری هەڵەبجە دانیشتووی کە گفتوگۆ لەم بارەیە بکەیت یاخود هەر لە ڕێگەی ئەو یادداشتەوە کە دوێنێ ئاماژەت پێکرد پەیامەکەی خۆت گەیاندووە؟ نەخێ بەڕێزم من لە مانگی 22/2020ەوە سکاڵم لەسەر تۆمار کراوە لە محکەمە. لەو کاتەوە من بەردەوام سەردانی وەحدە ئیداریەکانەکەم تەنانەت 3 ڕۆژ لەمەوە پێشیش لەگەڵ مدیر عامی تەندروستیا قسەم کرد وتم ڕاستە محکەمە بڕیارەکەم بۆ دەرەکە بەڵام زانستی پزیشکی کەیسەکەی من یەکلایی یەکاتەوە ئێوە وەکو تەندروستی هەڵەبجە بۆ بێدەنگن لەم ئاسەیە بۆ هیچ کینێکتانە ئەڵێ نازانین کەیسێکی واقورس چۆن دەستی بۆ بەرین. ینی بەڕاستی ئەگەر ئەو نەتوانێت دەستی بۆ بەرێ ئەو نەتوانێت قسەی تیا بکە یعنی مانەوەی ئێمە لەم دۆخەیە لە نەفعی کێیە کێ ئەتوانێت تەحمولیەوە بکە. باشە منم پرسیارە لە بەرپرسێگەکەم ئەگەر مناڵەکەی خۆت بێت لە ئازارێکی وایە بژی توخواتوانی شەوخەوە پیا بکەوێ. ئێمەش ئینسانین وەکو مناڵەکانی ئێوە مرۆڤین بۆیە هیوادارم هەمووان بێنە سەر خەت بۆمان. مردین خان ئێستا بڕیارەکەی پشکنین بۆ ئەنجام بدرێت وەک پێشتر ئاماژەت پێکردبەوەی نەبوونی مەوادەوە نەتوانە پشکنینەکە ئەنجام بدرێت. کەی پشکنینەکە ئەنجام دەدرێت بۆی کە تۆ یەکلایی بێتەوە لەم کەیسێدا؟ بەڕێزم ئێمە سامپڵمان لێ وەرگیراوە لە بەڵگەی تاوان لە هەولێر بەڵام ئەو ناوەندە وتیان مەوادەکەمان نییە و ئەبێ ئەو مەوادە لە دەرەوەی وڵات بۆمان بێ بەڵام تا ئێستا بۆیان نەهاتووە. نازانم ئەمانە ینی ئەگەر خۆیان ئەخەنە ئەو قاڵبەی کە ئێمە بە گێل بزانن بەڕاستی ئێمە گێل نین ئێمە ئازارەکە وای لێ کردوین تووشی شۆک بووین لە هەنێ حاڵەتان نەتوانین دەست بۆ هەنێ شت بەرین بۆیە ئەگەر ئەمە مانگێک زیاوە ئێمە سامپڵمان ناوە ئەو مەوادی نییە ئەنی ئەگەر بەو شێوازەیەکە بابە بڵێ پێم ناکرێ ئەوێ لە کاتێکە دەستنیشانکردنی تاوانبارە ئەو ناوەندە تایبەت نییە بە پشکنینی DNA بۆیە من لێرەوە نەتیجەکەی ئەمان هەرچیەک بێ بۆمی بنێرن من ڕەدی ئەەکەمەوە ڕازی نیم پێی داوای پشکنینەکەم ئەگەر لە وڵاتی ئێران بێ لە دەرەوەی وڵات بێت لە هەر ناوەندێکی کە بێ ئامادەم بۆ پشکنین. هەوڵت داوە کە پشکنینەکە لە دەرەوە ئەنجام بدرێت؟ وەڵایی هەوڵەکان چۆن بڵێ بەردەوام لەگەڵ بەرپرسانی ئیدارەی هەڵەبجە قسەم کردووە ئەوەی کە جێگەی نیگەرانی منە کە هەمووان چۆن بڵێ سڕن لە ئاسی ئەم کەیسەی منە بەڕاستی ناحەقیشیان نییە من تەمەنێکە گەڕاومەتەوە 24 ساڵ تەمەنێکە بەڕاستی گەیشتومەتەوە ئەوانیش من بە مافێکی ئەوان ئەزانم بەڵام لەگەڵەوەشە مافێکی منە کە ئەوان داکۆکی لە مافەکانی من بکەن. زۆر باشە مردی خان ئەو خانەوادەی کە لە ڕابردوودا تۆ لەلایەن بوویت و تۆیان بەخێو کرد لە ئێستادا هیچ پەیوەندیەک لەگەڵیان داماوە؟ بەڵێ پەیوەندیم هەیە بەڵام ئەوان لە وڵاتی ئێران ناژین بە حکمی ئەوەی کە من باوکم کۆمەڵە بوو لە ئێران ئەوە بوو کەشف بوو ئەعدام کرا دوای ئەعدامی ئەویش بوو ئەوە بوو من گەڕامەوە بۆ هەڵەبجە ئەوان ئێستا لە ڕێگەی کۆمەڵەوە نێراون بۆ دەرەوەی وڵات و لە دەرەوەی وڵاتەشین. زۆر باشە زۆر سپاس بۆ مردین مەحموود سەرۆکی ڕێکخراوی منداڵ بۆکانی هەڵەبجە سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. بەڵێبینانی عەزیز ناوڕێکمانەیە و دینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بەڵێزان زانیاریەکمان هەیە و دەچینەوە لایەوە زانیارێ خواردنی ئاوی گەرم لە بەیانیاندا خواردنەوەی پەرداخێک ئاوی گەرم لە بەیانیاندا چەندین سوود بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت و مرۆڤ لە چەندین نەخۆشی دەپارێزێت لە بابەتێکی تەندروستیدا ماڵپەڕی لایف هاک بڵاوی کردوێتەوە خواردنەوەی ئاوی گەرم لە بەیانیاندا و بەگەدەی بەتاڵ چەندین سوودی هەیە لەوانە چارەسەری کۆکە دەکات و هەوکردنی لووت و قوڕگ ناهێڵێت گرژی ڕیخۆڵەکان ناهێڵێت و چارەسەری قەبزی دەکات یارمەتی کێشدا بەزاندن دەدات ڕێگری لە پێشوەختەی دەرکەوتنی نیشانەکانی پیری دەکات یارمەتی باشکردنی تەندروستی قژ دەدات سووڕی خوێن چالاک دەکات و گرژی دەمارەخانەکان ناهێڵێت کردداری هەرس باشتر دەکات و دڵە کزە و زیادبوونی ترشەڵۆکی گەدە ناهێڵێت کرێشی قژ ناهێڵێت و ڕێگری لە هەڵوەرینی دەکات پلەی گەرمی لەش بەرز دەکاتەوە و لە ڕێگەی ئاراقکردنەوەوە ژەهر لە جەستە دەکاتە دەرەوە
پارێزگای سلێمانی بوو ڕێز مامۆستا عومەر گولفی بەهۆی وەرگرتنی ئەرکێکی نوێی کەوا بووە ئەندامی پارلەمان یاخود چۆ پارلەمانەوە بوو نوێنەریگار وازی لە بەڕێوەبەرایەتیەکەی هێنا یاخود لەو بەڕێوەبەرایەتیە ماڵاوایان لێبێت ئەوەی کە گرنگە لێرە باس لە ئەزمموی کارەکانی مامۆستا عومەر دەکەین لەو بەڕێوەبەرایەتیە کە چۆن توانی لە ماوەی کارەکانیدا جۆرێک لە جۆرەکان ئەو بەڕێوەبەرایەتیە بە سیستەم بکرێ کاراسانی بۆ ئیشکاری هاوڵاتیان وەروە خزمەتێکی زیاتر بەوانەی کەوا سەر بۆ بەڕێوەبەرایەتیان و پێویستیان بۆ بەڕێوەبەرایەتی هەیە و پێشۆگرتیان بکرێتەوە بۆ بەڕێوەبەرایەتیەوە ئەوەی گرنگە بتوانین ئەگەر بێت کەسێک بەڕێوەبەرێکی گشتی یاخود کەسێک کە دڵسۆز دەکرێت بتوانێت ئیشکات دەکرێت لە هەموو گۆشە و لە هەموو جمگەیەکی ئەم دەسەڵاتە گەندەڵی کەم بکرێتەوە ڕۆتینات کەم بکرێتەوە بە سیستەمکردنی دامەزراوەکان بکرێ وەروەها هەموو ئەوانەیە گەردەیانەوێ و بشیانەوێ جێگە دەستیان دیار بێت دەتوانن مەگەرەوەی خۆیان نەیانەوێت بەم شێوەیە کار بکەن یاخود نەیانەوێ ئامانجیان لە خزمەتکردن بسۆزی نەبێ وەکدانیان دەبینی ڕۆژانە لە زۆربەی جمگەکانی دەسەڵات کێشە و گرفتر هەیە زۆربەی جمگەکانی دەسەڵات گەندەڵی هەیە و وەروە زۆر بێزار بوون لە ڕۆتیناتی ئیداری جام پێشەوەی بچمە لای کەوەرەکاردانیان پێم خۆشە ئەمە بێمەوە بەڕاستی بۆی بەرنامەکەەوە نشتیان نەبێت زۆر جاچی بۆ دایرەیەکی کوردستان بۆ ئیشێک هەر بۆ خۆشیە بێ ئیساخی یەک دوو دراوسێژ لەگەڵ خۆتابەری کۆپیان زۆر ئەوە ڕۆتیناتی تێدا یعنی وای لێ هاتووە دەڵێ بێ فۆڕی بایعی و کارتی زانیاری و کارتی نیشتیمانی و دوێنەوە نازانم یعنی بە سەبەتی شۆ زۆر جار دەڵێن بێ دراوسەکانیشن لەگەڵ شوانەمە بەس لایرەی و کورسانی شامەوە لێرە پێشوەی بچینە لای خودی بەڕێز مامۆستا عومەر ڕاپۆرتێکەیە کەوا بۆ ماڵاوایی کردن لە بەڕێوەبەرایەتی گشتی بۆیان لەگەڵ ڕاپۆرتێکوانێ بینەری دەبین و دوای دێنەوە لاتە دوای 5 ساڵ لە خزمەتکردن وەکو بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی عومەر عەبدوڵڵا دەستبەرداری پۆستەکەی بوو لە ئێستا بەدواوە وەکو پەرلەمانتاری کوردستان درێژە بە خزمەتەکانی دەدات لە پای ئەم ئەرک و بەرپرسیارەتەی لە ماوێژدا لە ئەستۆی گرتبوو مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ساسکرا ناوبراو دەڵێت لە هەر کوێ خزمەت بکات خەمخۆر دڵسۆزانە ئەرکەکانی سەرشانی جێبەجێ دەکات ئەوەی بۆ من و بۆ هەر کەسێک گرنگە کە لە کەرتی گشتی کارەکە بەرپرسیارەتی پلە تایبەتی هەیە لە مدیرعام بەرەو سەرەوە بۆ ڕاوێژکار و بۆ وەزیر و بۆ وەکیل وەزیر و بۆ سەرۆکی حکوومەت بۆ ئەندامانی پەرلەمان بۆ هەمومان دڵسۆزی و ڕازگۆییە و ئەو سوێنەی هەمانە و بەڵێنەی هەمانە لەگەڵ هاوڵاتیانە ڕازگۆبین لەگەڵیا و خۆمان بە تەواتی تەرخان کەین و لە بری بیرکردنەوە بە خزمەت بە حیزبەکانمان کەینە بێ بیر لەوە بکەینەوە خزمەت بە هاوڵاتیان کەین ئەو کەسەی لە وەزیفەیەکی گشتیایە بێ جیاوازی نەکا لەگەڵ هاوڵاتیانە و بێ هەموو تاقە و توانای خۆی سەرفکە و بێ نەتیجە کارێک بکا کە دەستپاک و منەتبار بێمنەت دەرچێ لە وەزیفەکەیە. پارێزگاری سلێمانی ئەنجومەنی پارێزگا و ڕێکخراوەکان و کەسایەتیەکان هەمووان گوڵی ڕێز و وەفا و دڵسۆزیان پێشکەش بە عومەر عەبدوڵڵا کرد. پارێزگاری سلێمانی دەڵێت مامۆستا عومەر نمونەیەکی جوانی لە کاری بەڕێوەبردن پێشانی هەموواندا. ئێمە بە ڕێز و شانازیەوە کارکردنی بەڕێز مامۆستا عومەر گوڵفی وەکو بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی هەڵە سەنگێنین چونکە ئێمە یەکێ لەو سێکتەرانی زۆر بایەخمان پێیاوە سێکتەرەکەی ئەم بەڕێزانە بووە لەبەرەوەی خاوەن پێداویستێکی تایبەتی زۆر لەوێ خزمەتگوزاری پێشکەش کراوە خەڵکێکی پەراوێزخراوی زۆر لە کۆمەڵگەیە لەوێ چاودێری کراوە بە ئەرکمان زانیوە. وای کردووە کە ئێمە باشتر و زۆرتر و فراوانتر بتوانین پشتیوانی بکەین چونکە نەخشە ڕێگایشی وای داناوە کە بە دادپەروەرانە بە شەفافانە وردبینانە بێلایەنانە دەوڵەتدارانە بە یەکسانی زانیاریەکان بخاتە ڕوو و بە ئەمانەتەوە کار لەگەڵ ئەو بودجانەیە بکا کە خراوەتە بەردەستی کار لەگەڵ ئەو فەرمانبەرانەیە بکا کە کاری لەگەڵ هاکردوون ومێ دەکەم بە چوونیشی بۆ پەرلەمانی کوردستان بتوانێت وەک هەمیشە وەکو ئەندام پەرلەمانەکانی تری هاوڕێی لە پەرلەمانی کوردستان نوێنەری ئەو خاوەن پێداویستە تایبەتیانە بێن. بڕیارە لە ماوەیەکی نزیکدا کۆمەڵی ئیسلامی کوردستان پۆستی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە نێوان 5 کاندیدا یەکلایی بکاتەوە و کەسێکی دیکە لەم شوێنەدا دەست بەکار بێت.
ئێمە بەپێی اتفاقیەک لە حکوومەتی خۆجێیی پارێزگای سلێمانی بەشدارین و تا ئێستام اتفاقیە جاریە و بە تاکید تەبان ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا کاندیدی خۆمان بەپێی پرەنسیپە ناوخۆیەکانی کۆمەڵ پێشکەشی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەی و دواتر تەبان بەپێی ڕێو شوێنەکانی خۆی شوێنی مامۆستا عومەر پڕەکرێتەوە. ئێمە ئێستا سیڤیمان وەرگرتووە و پاشتر تەبان ئەو سیڤیانە هەڵبژاردنیان بۆکەین و بەپێی ئەو ڕێو شوێنانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە سێ کاندید پێشکەشی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەین بۆ شوێنگرتنەوەی مامۆستا عومەر. زۆربەی کادیرانی کۆمەڵی ئیسلامی لەم پۆستانەی کە لە حکومەتدا پێیان دەبەخشرێت بەهۆی پیشاندانی نمونەیەکی جوانی بەڕێوەبردن و دڵسۆزی و نواندنی هەڵسوکەوتی دروست و مامەڵەکردنێکی دروست لەگەڵ کارمەند و هاوڵاتیان دەبنە جێگەی ستایشی هاوڵاتیان. وەزیری پێشووی کشتتوکاڵ و سکرتێری پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە نمونە. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. دووبارە سڵاتان لەبێ ئازیزان، ئێستا چینە لای بەڕێز مامۆستا عومەر گوڵفی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پێشووی پارێزگای سلێمانی و ئەندامی نوێنەرانی کوردستان یا پەرلەمانی کوردستان و پەرلەمانی هەرێم. مامۆستا عومەر زۆر بەخێر بێیت. زۆر سپاس بەخێر بێت. زۆر سپاس کاک دانیێل. گشتی پێشووی سلێمانی و ێستا ناوی پەرلەمان دەستپێک پیرۆزبایی لێ دەکەین. زۆر سپاس. ئومێدی ئەو چاوەڕانی باشە لێ دەکەین کەوا لە ئەزمموی کاری بەڕێوەبەرایەتی هەبوو لە پەرلەمانی شڵانی نەرێکی یەکتی و چالاکی. پشتیوان بەخوا. زۆر سپاس بۆیە بەڕێز. مامۆستا لەوە دەست پێ بکەین جارە هەر بۆ خۆشی زۆرجار بە پرسەکان لە هەرێمی کوردستان یابێ بە زۆر شوێنەکان پێتۆڵکەن یا ڕۆژێکا دیار نامێنن ئیتر بەوەر هۆکارێک دێ یاخود بە کێشەیەک شوێنەکان چۆڵەکەن. نمونەیەکی جوان وەزمونێکی تازە بوو لە هەرێمی کوردستان بینیمان بە مەراسیمێکی شایستە و هەمووی پێشی ناخۆش بوو بەڕێوەبەرە لێرە بڕوە. دەمانەوێت ئەومان بۆ باسکەی ئەو ئەزمموی کارەت لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدان و چاودێری کۆمەڵایەتی ئەو جێگەدەسانەی هەبوو کەوا ئەمە فیدباکی لایەنە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی پارێزگار لە پارێزگار و لە تەواوی هەتا خودی وەزیریش کە بەم شێوەیە کە مای خۆشحاڵی و مای بەڕاستی مێتێبوونە کە بۆ بەڕێستان ئەنجامیاندا ئەزمموی ئەوەمان بۆ باسکەی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس کاک مازێت کاک دانیێل. خۆشحاڵم سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست کە بەڕاستی هەمیشە پشتگیر و پشتیوان بووە لەو بابەتانەی کە پێویستە. من دەمەوێت سەرەتا زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیام کەم لەو 5 ساڵی ڕابردووە کە زۆر هاوکار بوو یارمەتی دەربوو بۆ هەموو بوارەکان چونکە ئێمە کارێکی ئینسانیمانە کرد وەک دەزانن خزمەت بە مناڵ و بە ساڵاچوو و ژنانی ڕەشە لێکرا و پەککەوتەکان و خان پێدارسیە تایبەتەکان لەم بوارە پەیامجێ دەستی زۆر دیارە و زۆر هاوکار بووە. زۆر سپاسی هەر هەمووتانەکەم پەیامنێرەکان کامێرەمانەکان پێشکەشکارەکان و لەسەر و هەموو شتانەوە برای بەڕێزم کە حاجی فاروق کە بەڕاستی جێدەستی دیارە لەو خزمەتە لەو ئەرکە گەورەیە لەو هاوکاریە گەورەیە. طبعاً وەکو جەنابەت باست کرد دەڵبەدەوە فەزلی خوای گەورەیە کە من بەو جۆرە پۆستەکەم بەجێ نەهێشت کە بەخێر و خۆشی و لەو مەراسیمە شایستا. سپاس بۆ هەموو بەڕێزانەی ئامادە بوون دوێنێ لەو مەراسیمە و بەوتەکانیان گەورەیان کردین و بیریان خستینەوە لەوەی کە ئەرک و پۆست و بەرپرسیارەتی بەڕاستی مەسئولیەتێکی گەورەیە. ئینسان تا ئەو کاتەی تایە بێت ئەبێ بزانێت چۆن هەڵسوکەوتەکە و ئەبێ لە بیریا بێ کە ئەو ئەبێ هەمیشە خزمەتکاری خەڵک بێ. ئێمە سپاس بۆ خوای گەورە لە 5 ساڵی ڕابردووە هەر ئەمەمان کرد. هەم ڕازگۆ بووین لەگەڵ خەڵک هەم لەگەڵ خۆمان و هەم دڵسۆزیش بووین ئەوەی توانیمان پێشکەشمان کرد و من هەر ئەوە نەبێت کە بەهۆی چۆڵبوونی کورسەکەی برای بەڕێزم کاک سۆران عومەر کە چوومە پەرلەمان و سوێندی یاسایم خواردەوە بوومەتەنداین پەرلەمان بۆیە پۆستەکەم بەجێهێشتوە نەخێر. لە مانگی 12 2019 من داوام داوەتە بەڕێز و خۆشەویست مامۆستا عەلی باپیر و ئەنجومەنی سیاسی کۆمەڵ کە لە 24 پێنجی 2020 5 ساڵی تەواو تێپەڕە بێ بەسەر دەست بەکاربوونم لەو پۆستە تکاکەم لەو پۆستە بمبەخشن. ئەگەر ئیمتیازە بە خۆشەویستێکی تر بێتە شوێنەکەم، ئەگەر ئەرکیشە وابزانم 5 ساڵ
بەسە چکە بەڕاستی 5 ساڵ تەمەنێکی زۆر زۆرە بۆ ئەوەی کە ئینسان لە بەرپرسیارەتێکی پلە تایبەت تا بمێنێتەوە وەگەزانن بەرپرسیارەتی پلە تایبەت جیاوازە لە کاری وەزیفی و مۆزەف لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو مۆزەفە دڵسۆزەکان هەموو کارمەندە دڵسۆزەکان بەڵام عادەتەن کارمەند پابندە بەو کاتانەی کە لە سەرشانیەتی بۆ نمونە سعات 8:30 سعات یەکێتەوە ئێستا کە موچە بەو جۆرەیە حاڵێکە هەفتەی 2 ڕۆژ دەوامەکە بەڵام لە ڕاستیا پلە تایبەت نەشەوی هەیە نە ڕۆژ نە بەیانیانی هەیە نە ئێواران نە جومعی هەیە نە شەممە ڕۆژانی جەژن ڕۆژانی پشوو هەموو ڕۆژەکان ئینسانە بێت لە ئەرکابێت ئەرک و بەرپرسیارەتیەکی لەم جۆرەش کە تۆ هەموو کاتی خۆتی بۆ تەرخانەکەی و حسابیەوە ناکەی کە موچەکەت دواکەوتوە موچەکەت نییە ئیمتیازەکەت چییە و چی نییە بەردەوام لە ئەرکابی بەڕاستی 5 ساڵ زەمانێکی زۆر باشە ئەمە بێجگەلەوەی کە من چوومەتە ئەوێ بۆ ئەوە نەچوم ئیمتیازێکم هەبێت ناونیشانێکم هەبێت بەڵکو ڕۆشتومەتە ئەوێ بۆ ئەوەی نموزەجێک پێشکەشکەم سواز بۆ خی گەورە بە هاوکاری خوشک و براکان کارمەند و بەرپرس و بەڕێوبەرە دڵسۆزەکان لە بەڕێوبەتی گشتی و هەر شەش بەڕێوبەتیەکە ئێمە توانیمان نمونزەجی زۆر باش لە هەموو بوارەکانە پێشکەشکەین گرنگترین بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابێت گرنگترین ئەو شتانەی کە بوویە هۆی ئەوەی کە سپاس بۆ خوا تا ئاستێک هاوڵاتیان لە کاری ئێمە ڕازی بن کارمەندان لە کاری ئێمە ڕازی بن ئەوەیە کە یەکەم ئێمە فەرمانگەمان بە مڵکی خەڵک زانیوە دایرەکان مڵکی خەڵک بوون بە یاسا و ڕێنمایی کارمانتیا کردوون و لەگەڵ خەڵکا شەفاف و ڕوون بووین دەرگامان لە نێوان خۆمان و کارمەندان خۆمان و خەڵکا دروست نەکردووە هەمیشە دەرگامان لەسەر پشتووە نەک هەر دەرگامان لەسەر پشتووە بەڵکو چوینەتە ناو ماڵەکانی ئەوانیش لە نزیکەوە بە خزمەتیان گەیشتوین بۆیە مامۆستا ئەگەر تەرکیزت دامن هەبێت لەسەر و بابەتی ئەو بەشانەی یاخود ئەو شتانەی لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدان و چادری کۆمەڵایەتی سلێمانی نەبوو کە بەڕێستان ڕۆشتی تەوێ گۆڕانکاری تێدا کردن لە مامەڵەیکردنی نێوان بەرپرسانیەوێ لەگەڵ هاوڵاتیان بەرپرسانیەوێ لەگەڵ کارمەندان یاخود ئەو ڕێکارانەی بۆ تێقەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان ئەو جۆرە لە سیستەم یاخود ئەو جۆرە لە ڕێنمایی و ڕێوشێن بەڕێستان گرتانە بەر لە هەمبەر تێپەڕاندنی ئیشەکان لە نێوان خۆتان و هاوڵاتیان خۆتان و کارمەندانتان بە شێوەیەکی گشتی خودی بەڕێوەبەرایەتیەکە و هاوڵاتیان کە پێشتر ڕەنگە کەم و کورتیەکە بوو بە یاخود لە دوایەوە بۆ سیستەمێکتان دانابێت جێگە دەستێکتان بەجێ هێشتوێت کە ئەوەش مای جێگەی خۆشحاڵی بوو کە ئێستش جێگە دەستان دیاربەستی دەدەبێت ئەم تەکمیلەی وەڵامی پێشوو وەڵامی ئەم پرسیارە شەو اینجا بێت زۆر باشتر ئێمە سەر وەڵامی ئەم پرسیارە خاڵی یەکەمە کە ئەوەیە کە ئێمە شەفاف و ڕوون بووین لە خاڵی دووەمەوەیە کە ئێمە پرەنسیپە پێشکەوتوەکانی بواری بەڕێوەبردنمان بەکارهێنا لەوێ لە هەر شوێنێکی دنیا یەک فیکرەی پێشکەوتو هەیە لە بواری بەڕێوەبردنە لە بواری پەرەپێدانی توانای مرۆییە لە بواری مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانە لە بواری سیستەما ئێمە ئەومان کردووە زائد تەکنۆلۆژیاشمان بەکارهێناوە من هەر 4 مانگ دوای ئەوەی لەوێ دەست بەکار بووم وێبسایتێکی دەوڵەمەندمان دابەزان دروست کرد کە ئێستا نزیکەی 2000 پەخشنامەی جۆراوجۆری تایە یعنی بۆ هەر کەسێک لە دوای منیە زۆر ئاسانە بزانێ بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگەکانی تری لەم 5 ساڵا چیان کردووە هەموو زانیاریەک لەبەردەسە بۆ هەر هاوڵاتێکیش لە هەر شوێنێکی دنیا زۆر بە ئاسانی هەموو داتا و زانیاری و بنەماکانی کارکردنی بەڕێوەبەرایەتی گشتی دەستکەوێت لەو وێبسایتەوە ئەوە خاڵێکی ترەوەیە کە ئێمە بەڕاستی تەسیح قوربانیمان داوە من سوپاسی خواکەم سەرڕایەوەی کە لە دۆخێکی زۆر پڕ لە قەیرانە دەست بەکار بووم لە پۆستی بەڕێوەبەری گشتی بەڵام ئێمە دەستمان کردو بە گیرفانی خەڵکا سوالمان کردووە بۆی فەرمانگەکان پێشکەون سوالمان کردو بۆی مناڵ و بە ساڵاتچوو بێخەم ژیانیان دڵنیا بێت لە ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوانە ئێمە قینا دەستمان ناوە بە ڕووی خۆمانەوە و ڕووی خۆمان شکاندووە بەس بۆ ئەوەی ئێمە لە ئەرکەکەمانە سەرکەوتوو بین خاڵێکی ترەوەی کە جەنابەت باسیەکەی کاگ شوانگیان زۆر گرنگە مؤسسە دامەزراوە بەڕاستی دامەزراوە بێت بۆچی پێوترێت دامەزراوە واتە هەموو کاروباری خۆی ڕێخستووە ئێمە هەنگاو بە هەنگاو هەموو بوارەکانی کارکردنمان بە پرەنسیپ کردووە بە مەبادی کردووە بە سیستم کردووە هیچ شتێکمان نەهێشتوێتەوە بۆ بەجێ بێڵین بۆ فەوزا بۆ قەزا و قەدەر بۆ میزاجی کارمەند بۆ هەر یەکە لەوانە بەسیترین شت پێشوازیکردن لە هاوڵاتیان دەرگامان لەسەر پشت بووە هاوڵاتی کاتی هاتۆتە لای ئێمە ڕێز لێگیرا بووە تەنانەت ئێستا ماوەی ساڵێکیشە ژوورێکی تایبەتمان دروست کردووە پێوترێ ژووری یەک پەنجەرە کە هیچ کەسێ ناچێت ژوورا ژوورکە لە فەرمانگەکە ئەچێت لەوێ ئەمێنێتەوە
چاو قاوە و خزمەتگوزاری باشی پێشکەشەکرێ لە شوێنی فێنکە بە هاوین لە شوێنی گەرما بەزستان بۆ کارمەندان هەڵستن بە ژورا و ژوورکردن و ویشەکەی ڕاپەڕێن و تەواویەکەن. ئەمە بێجگەلەوەی لە ڕێگەی مەسنجەر، لە ڕێگەی پەیج و ئەکاونتی بەڕێوەبەراتی گشتی، لە ڕێگەی ئیمەیل، لە ڕێگەی مۆبایلی خۆمەوە دوور ژمارە مۆبایل کە ناو بە ناویش بە ئاشکران کردوون بۆ هاوڵاتیان بۆی لەبەردەستیان نابن، لە ڕێگەی پەیج و ئەکاونتی تایبەتی خۆم بە بەردەوامی وەڵامی هاوڵاتیانمان داوەتەوە ئاوا لەسەر خەت بووین لەگەڵ هاوڵاتیانە. بێجگە لە سەردانی مەیدانی بۆ دەیان ماڵ و خێزان لە نزیکەوە بۆ نمونە لەگەڵ خاوەن پێدارچێ تایبەتەکان، لەگەڵ هەژارەکان، لەگەڵ هاوڵاتیانی کێشەدار بە شێوەیەکی گشتی لە نزیکەوە سەردانمان کردن. پاشان ئەوە مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتی بە سیستم کراوە، مامەڵەکردن لەگەڵ ڕێکخراوەکان بە هەمان شێوە بە سیستم کراوە، مامەڵەکردن لەگەڵ میدیا. جاران مەسەلەن هەر ڕۆژنامەنووسێکی خۆشەویست ئەیتوانی بچێت مەسەن لە ناو بە ساڵاتچوەکانە راپۆرتکە هەواڵکە لە ناو مناڵەکانە بەبێ گوێدانە هێندێک تایبەتمەندێتی و خصوصیت هێندە پرەنسیپی کاری کۆمەڵایەتی کە ئەوە ئەرکی ئەمێ ڕێکخین، چکە ڕۆژنامەنووسەکان لەو بوارە شارەزاییان نییە. ئێمە ئەوەشمان ڕێخستووە، هەم دەستکراوە بووین، هەم دەرگامان وەڵا بۆ میدیا بۆ پێدانی زانیاری بۆ هاوکاریکردنیان و هەم شکۆی کارمەند و دامەزراوەکان و بە ساڵاتچوان و مناڵانمان پاراستووە و پرەنسیپە کۆمەڵایەتیەکانمان لە کارەکانمانە پاراستووە. بە هەمان شێوە بۆ هەموو بوارەکانی تر بانونەیەکی کەشە لەو بە سیستمکردنە باسکەم دەستنیشانکردنی بەرپرسی بەش و هۆبەکان و سنتەر و پەیمانگا و فەرمانگەکانمان. یەکێک لەو شتانێک کە کردومانە کە من ئەتوانم بڵێم خۆم و هاوکارەکانم شانازی پێوەکەی دەرفەتی چونیەکمان ڕاستان و هەموو پێوەرێکی حیزبی و ناوچەگەری و کوتلەگەری و پێوەری تری جۆرا و جۆرمان عەشایری و ئەوانە وەلا ناوە هاتووە سیستەمێکمان دروست کردووە کە تیایدا دەرفەتی چونیەک بۆ هەموو کارمەندێک گەڕەخسێنێ بۆی بێت بەرپرسیارەتی وەرگێت. لەو پێناوەشان زیاتر لە 50 پۆستمان لە 3 ساڵی ڕابردووە پڕ کردوێتەوە بەم جۆرە. یەکەم جار پۆستەکەمان ئیعلان کردو بۆ هەموو کارمەندان چ بە گشتاندن و نووسرا و چ بە سایت و پەیج و ئەکاونتەکانمان بۆی هەموو کارمەندێک بزانێ پۆستێک خاڵیە. مەرجەکانمان بڵاو کردوێتەوە. اینجا ئەو بەڕێزانی کە مەرجەکانیان تایە سیڤیان هێناوەتە بەڕێوەبەرایەتی گشتی، لەوێت چۆتە لیژنەیەکی حەوکەسی، لیژنەکە بە ڕاوێش پێکەوە باشترین سیڤیان دەستنیشان کردووە و دوای ئەوە فەرمانمان پێدەر کردووە. ئەمە یەکێک لە خاڵە پرچنگدارەکانە بەداخەوە زۆرێک لە فەرمانگەکانی حکوومەت، زۆرێک لە دامەزراوەکان گیرۆدەی کاری حیزبەتین، گیرۆدەی کاری کوتلەبازین، گیرۆدەی کاری ناوچەگەرین. ئێمە ئەمەمان بە تەواوەتی لە ڕێگەوە بنبڕ کرد لە فەرمانگە و زۆر بواری تریش کە بۆ نمونە داتا و زانیاری فەرمانگەکانمان، یعنی بەڕاستی پێش من نەبوو، من چوومە بەڕێوەبەرایەتی گشتی یەک ژمارە نەبوو لەسەرەوەی ئەم بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگەکانی پێشتر چیان کردووە یەک ژمارە، هەر یەک ژمارە. ئێستا 5 دانە ساڵ هەموو ژمارەکان لەبەردەستن لە سایتی بەڕێوەبەرایەتی گشتی بۆ هەموو بوارەکان، لە بواری دایەنگەکان، لە بواری مناڵان، لە بواری بە ساڵاتچوان، لە بواری ژنانی داڵدەدرا و ئەخرەمە ئیش زۆر ئاسانەکە بۆ ئەو کەسانی ڕاگەیاندکارن، ئەو کەسانی دیراسەیەکەن، ئەو کەسانی بەحسەکەن، ئەو کەسانی بە دوواداچوونەکەن، بۆ هەر هەمومان گرنگە، تەنانەت بۆ دامەزراوەکە خۆشی گرنگە. ئەم بێجگەلەوەی کە هەر 6 مانگ جار و ساڵی جارێک کۆنگرێ ڕۆژنامەنووسیمان بەست و ئەم زانیاری و داتانەمان خستوەتە ڕوو. اینجا بوارێکی تریش پرۆگرامی ئەلکترۆنی تایبەتمان بۆ زۆر بوار دامەزراندووە. یەکێک لەو بوارانە ماڵەکانی مناڵانە و بە ساڵاتچوانە، داتا و زانیاری ئەوان و دۆسەی تایبەتی ئەوان بە دیجیتال کراوە. ئەمە یەکێک لە دەستکەوتەکانی ترە. بە هەمان شێوە لە ئەخیر کارمانە پرۆگرامێکی تایبەتمان بۆ هەژارەکان دامەزراندووە کە ئێستا بە خۆشحاڵیەوە کاتێ من بەجێڵم داتا و تۆماری 56,000 خێزانی لە سنووری ئیدارەی سلێمانی تایە لەگەڵ 10,000 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. داتا و زانیاریەکان زۆر بە ئاسانی بە راپۆرتی شەکرێن، یعنی هەر کەسێ بچێتە ئێستا ئەتوانێت لەسەر بنەمای جۆری هەژاری، لەسەر بنەمای ژمارەی خێزان، لەسەر بنەمای ئەوەی کە مناڵێکی کەمەندانی هەیە یان ناکرێت چییە یان نا راپۆرت وەرگێ و کۆی زانیاریەکانی بێتە بەردەست بە یەک کلیک زۆر بە ئاسانی. و خاڵی کۆتایی کە من بەجێمێشت هێشتا تەواو نەبوو بوو ئەوە بوو کە زانیاری و داتای کەمەندامان هەم پوختکەینەوە، هەم لە وێبسایتەکان دایبەزێنین بۆی هەر کەمەندامێک ئەکاونتی تایبەت بەخۆی هەبێت لە ماڵەوە تەماشای زانیاریەکانی بکە، بۆی تەفاعلی هەبێت لەگەڵ ئەکاونتەکەی خۆی لە
بەڕێوەبەرایەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی سلێمانی و بەڕێوەبەرایەتەکانی تر زۆر بواری کەش کە من بە هاوکاری خوشک و براکانم کە بەڕاستی ئەمە بەبێ بە تەنها کەس ناکرێت یعنی لەو یەکێک لەو خاڵانەی کە من شانازی پێوەکەم و هۆکاری سەرکەوتنیشە ئەوەیە کە ئێمە بە یەکەوە کارمان کردو لە هیچ شوێنێکی دنیا تەنها کەس هیچی پێ ناکرێت هیچ کەس ناتوانێت بێتە چارەساز بۆ هەموو گیر و گرفتەکان و بۆ هەموو نەخۆشیەکان من ڕۆشتومەتە ئەوێ ژمارەیەکی زۆر ستافی دڵسۆز بەتوانە و خاوەن ئیرادە هاوکار بوون کە بێلایەنانە کاریان کردووە لەگەڵ من هاوکار بوون لە چوارچەوەی یاسا و ڕێنماییەکانە ئێمە بە یەکەوە کارمان کرد سپاس بۆخوا بە یەکەوە بەرهەمی گەورەمان چنیەوە کێش و گرفتەکانتان چی بوون دەوترێت لە هەموو بەڕێبەرایەتێکدا دەستێوەردانی حیزبی هەیە لەم بەڕێبەرایەتی ئێوەدا هیچ دەستێوەردانێکی حیزبی هەبوو یاخود ببوونەهۆیەوەی کە لەمپەر بۆ ئیش و کارەکانی ئێوە دروست بکەن من پاژە و 5 ساڵ ئەزمونە تێگەشتوم لەوەی کە فەرمانگە و دامەزراوەکانمان بە ئێستەشەوە وەزارەتەکان بە حاڵی ئێستەشیانەوە بە توانای مادی و مرۆیی ئێستایانەوە کە ئێمە زانین لە چەند گیر و گرفتێکی گەوراین هێشتا ئەتوانن ئاستی خزمەتگوزاری بۆ هاوڵاتی زۆر زیاتر بکەن ئەگەر بێت و حیزبەکان لێگەڕێ ئەگەر بێت و تەدەخولی بەرپرسەکان لێگەڕێ ئەگەر تەدەخولی ڕێیز عەشرەتەکان ئەگەر بەرپرسەکان خۆیان کە لەوێن بەهێز بن یاسا و ڕێنمایی جێبەجێ بکەن حساب بۆ هیچ تەدەخولێک نەکەن لە دەرەوەی فەرمانگە ڕێزی ئەو کەسانە بگرن کە نفوسیان هەیە لە وڵاتە ئایا حیزبە ئایا سەرۆک عەشیرەتە ئایا بەرپرسێکی تری ئیداریە بەڵام ڕێز جیاوازە کەوتنە ژێر کاریگەری جیاوازە ئێمە ڕێک ئاوامان کرد بە هیچ جۆرێک گوێمان لە هیچ تەدەخولێک نەگرتووە نەچوونەتە ژێرباری هیچ فشارێک تەنها و تەنها کارکردن بە یاسا و ڕێنمایی بە پرەنسیپەکان بە مەبادیئەکان بە عەدالەت بە یەکسانی بە بەرپاکردنی عەدالەتی کۆمەڵایەتی و فشارەکان هیچ قەرارێکیان پێ نەگۆڕیون طبعاً من لێرە ئەبێ زۆر سپاسی کۆمەڵی ئیسلامی بکەم بەڕاستی کە من نوێنەری ئەو حیزبە بووم لە پشکی کۆمەڵی ئیسلامی لەوێ بەڕێوەبەری گشتی بووم سپاسی جەنابی مامۆستا عەلی بابیر مەکتەب سیاسی سەرکردایەتی هەموو ئۆرگانەکانەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان فشاریان لێ نەکردوم بۆ هیچ داواکاریەک و هەمیشە دەستکراوە بووم چۆن بەرژەوەندی گشتی خواستوێتی ئاواکارم کردووە زۆر جارە بینین بەرپرسێک لەبەرەوەی کە ئایدیایەکی سیاسی لە پشتایە یاخود پارتێکی سیاسی لەوێ دایناوە بینین شتی لەسەر دەبێ مەلەتی لەسەر دەکرێتەوە فڵان شتی بۆ حیزب کردەوە فڵان کادێری حیزبی یارمەتی داوە ئەوەندە ئێمە وەکو نەمان بینیوە نەشمان بیستۆ نازانێت هیچ کەسێک لەی لە هەبێ یاخود ڕۆژی ڕۆژان لە مستعمەرە میشێ بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ حیزب کرد بە شەخسی و بە حیزبی کەواتە یعنی ئەگەر ئەمە کەوێتەوە سەرەوەی خودی کارکتەری نوێنەری ئەو لایەنەکان تا چەند نەتوانێت پشتی حیزبەکەشی بگرێ و نمونەیەکی جوان بێواتە تۆ بۆی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی بە نمونەیەکی جوان بووی سەد ئەوەندەی ئەوە هاوکاری ئەگەر بۆ نمونە ژێربەژێر دەکارەتی کۆمەڵی بۆ نمونە پارەدا بێ یاخود هاوکاری کەواتە ئەم جۆرە لە نمونانە چۆن بەردەوامیان پێ بدەین یاخود ڕێنمایی تۆ بۆی کەسێک کە دەبێتە نوێنەری لایەنێک مەرج نییە مادیەیەکی ڕاستەوخۆ هاوکاری لایەنەکە بکە ئەوەندەی نمونەیەکی جوان کە شەشقا ڕەنگە جەزبی دەیان و سەدان و هەزاران تەنگدەر و هاوڵاتی شکا کە بڵێ بە نوێنەرێکی جوان کەواتە ئەگەر کارکتەرێک بیەوێ ئاسانە ئەکرێ لەناو ئەو هەم وڵاتە گەندەڵستانەیە تۆ بتوانی لەو هەوارگەی لێی سیستەمێکی جوان دابنی جا مامۆستا پێشی مامۆستا دەست پێ بکە ئەگەر مەلەفێکی بۆ شوازە بوو یاسەکراو بە هەراو دەمێک بوو بڵاو بووێ ئەوە فەزلی خۆی گەورەیە کە بەڕاستی ئێمە سەربەرزانە لێی دەرچوین و سپاسی هەم خۆی گەورەیەکەم کۆمەڵی شەکەم کە ئێمەیان دەستکراوە کرد لەوێ طبعاً کاگ شوانگیان هەم ئاسانە هەم ئیرادەی ئەوێ لە ڕاستیە ئاسانە بۆ چونکە هەر کەسێت کە وەزیرە ڕاوێژکارە جێگری وەزیرە مدیر عامە مدیرە لەوێ قانون دەسەڵاتی پێدا قانون دەسەڵاتی پێدا کە لە پێناو بەرژەوەندی گشتیا هەڵسو کەوتکە و قانون ئەیپارێزێ لەوەی کە ئەوەی عەدل و ئینساف نەبێ شتێکی تر نەکە ئەوەی یەکسانی نەبێ شتێکی تر نەکە ئەوە بەڕاستی ئەو کەسانە کە لەگەڵ ڕێزمان نەفسیەتیان لاوازە خۆیان لاوازن و بۆیە ئەچنە ژێرباری هێندێ ڕازیکردنی دڵی ئەو لە ڕاستی ئەبێ ئینسان بیرکاتەوە لەوەی یەکەم خوا ڕازیکا لە خۆی بە خزمەتکردنی خەڵک دووەم خەڵک ڕازیکە من نابێت بیرکەمەوە لەوەی بێم دڵی فلان مەسئولی حیزب و فلانی تر و فلانی تر و فلان ڕێیز عەشرەت و
فلان بەرپرس و ئەوانە ڕازیکەم ئەگەر وام کرد ڕاستە چەند کەسێکی کەم ڕازیەکەم بەڵام زۆرینەی زۆری خەڵک ناڕازیە بێ ڕێک ئینسانە بێت هەڵبژێرێ لە نێوان دوو جۆر ڕەزامەندیە ڕەزامەندی خەڵک لەگەڵ ڕەزامەندی تاکتاکی خەڵک هێندێک خەڵک گروپێک لە خەڵک بازنەیەک لە خەڵک من بەڕاستی لەو 5 ساڵە ڕەزامەندی خەڵکم هەڵبژاردووە گوێم نەداوەتە ئەوەی لە فلان شوێن مەسەن کاربندێک لێم عاجزە بێت طبعاً تۆ تەکلیف و داواکان جۆرا و جۆرن جاری وایە لە ناو کارمەندەکانە داوای ئەوەت لەیەکرێت تایبەتمەندی بکەی تەجاوزی مەبادئ بکەی واز لە پرەنسیب بێنی جاری واشەیە لە دەرەوەی فەرمانگەکەی خۆت هەیە جاری وایە لە وەزارەتەوە لە بەڕێوەبەراتیەکی گشتیەوە لە دەستگایەکی ترەوە لە حیزبەوە تۆ بێت هەڵبژێری لە نێوان ئەم دوو دڵە کامیان هەڵبژێری دڵی زۆرینەی خەڵک یا کەمینەیەک من سواز بەخوا هی زۆرینەکەم هەڵبژار هەم شەڵا خوش لێمان ڕازیە بێبەوە و هەم خەڵکیش چونکە من لەوێم لە ڕاستیا نەچوون بۆ ئەوی خزمەتی خەڵکی کۆمەڵکەم و هەرگیز کۆمەڵیش ئەمەی لە من نەویستووە ڕۆشتوم لەوێ وعد و بەڵێنی ئەوەم لە گەردنایەکە خزمەتی هاوڵاتیان کەم بەبێ جیاوازی بە تایبەت لە دەستگایەکی ئینسانی وەکو چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی چونکە لەوێ تۆ خزمەتی مناڵانەکەی خزمەتی بە ساڵاتچوانەکەی خزمەتی مناڵانی نازدارەکەی ئەوان چاوەڕێن تۆ پشگیریان بکەی هاوڵاتیانی خان پێداویستی تایبەت هەژارەکان بێخانەکان بێلانەکان ئەمانە بەڕاستی لە هێندێک شوێنە لەوە ئەچێ ئەگەر ئینسان جیاوازی بکات حیزبایەتی بکات زۆر کاریگەری هەبێ بەڵام تەنها ئەوەیە تۆ سەرپێچی یاساییت کردو بەڵام لەوێ بەڕاستی ئینسان لە بەردەم ویژدانی خۆیەتی بە هیچ جۆرێ نابێ بچێتە ژێرباری ئەم تەکلیف و ئەو تەکلیف و ڕازیکردنی دڵی ئەم حیزب و ئەو حیزب بەڕێوەبەراتێکی بەڕێستان لە ڕابردوودا وەک ئاماژەت پێکرد تۆ مامەڵە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ مناڵانی بێسەرپەرش لەگەڵ خانمانی کە تووشی کێشە و گرفتی کۆمەڵاتی دەبن و لە ماڵەوە دێنە دەرەوە ئەمانە جۆرێک لە جۆرەکان ئەبێ بەردەوام تۆ لە حاڵەتێکی دەرونی وەروە عاتفیا دەبیت مەرجە بۆ کەسێک کە دەبێتە بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی بیر لە چی بکاتەوە چ لایەنێکی دەرونی و ژیانی خۆی بەهێز بکات بۆی بتوانێت سەرکەوتووتر بێت یاخۆ چ شتێک زیاتر تۆی هیلاک دەکرد ئینێرژی زۆری تۆی دەبرد بۆی بتوانی شەکانت بە باشی بکەیت کە پێویست بە ئەو لایەنە زیاتر لەوێ عەقڵ و هێز و تەرکیز وەروە قانونەکانت بەکاربێنی طبعا بابەتە ئینسانیەکان زۆر مهمن لە کاری کۆمەڵایەتیە بابەتە ئینسانیەکانیش ئەوەی کە پەیوەندی بە مرۆڤبوونەوە هەیە کاک شوان ئینسان لە دوو ڕێگە توانێت وەریانگرێ ڕێگەیەک لە زانستەکانی کۆمەڵناسی و دەروونناسی و کاری کۆمەڵایەتیەوە لەوێەوە ئەتوانێت بزانێ ئەم ئیشەی ئەو چەند هەستیارە و ئەبێت چ مەهارە و تواناییەکی هەبێ بۆ ئەوەی لەگەڵ ئەم چین و توێژە جیاجیانە مامەڵە بکە ڕێگەی تریش ئەوەیە کە لە ئیمان و مسلمانێتیەوە لە ویژدان و ئینسافەوە لە ڕەوشت و پەروەردەی خۆتەوە لە هەردووکیان ئەگەر ئینسان خوای گەورە دەرفەتی بێبا لە هەردووکیانەوە دەوڵەمەند بێ زۆر گرنگە و ئەگەر نا لە یەکێکیشیانەوە بەسە بۆ ئەوەی ئینسان لەوێ لە بەردەم بەرپرسیارەتێکی زۆر گەورەی خۆیان بوەستێ و بە ویژدانەوە کار بکات وردەکارانە کار بکات چونکە جاری وایە تۆ بڕیارێکی هەڵە لەوچێ ژیانی کەسێک بەهۆیەوە بێتە قوربان مەسەڵەن تۆ بڕیارە دەی ئەم مناڵە لە ماڵی مناڵان دەرچێ بچێتەوە ناو ماڵی باوکی تۆ ئەگەر بە ویژدانەوە زۆر بە دڵنیاییەوە زۆر وردەکارانە کارمەندانی ئێمە توێژەرەکانی ئێمە یاسایەکانی ئێمە بەڕێوەبەر و بەڕێوەبەری گشتی لەم پرۆسەیە بەشدار نەبوو بن لەوچێ مناڵە بێتە قوربانی لەوچێ ژنێک کاتێ ماڵی داڵدەدان بەجێڵێ بێتە قوربانی پەککەوتەیەک کە ئەو هیچ توانایەکی نییە پێداویستی ڕۆژانەی خۆی دابین کە کاتێک کە تۆ قەرارە دەی وەری نەگری بەڕاستی تۆ لەوچێ تاوانێکی کردبێ ئەگەر وردەکار نەبووبی ئەگەر بە ئەمانەتەوە کارەکانت نەکردبێ چکە لەوەچێ ئەو پەککەوتەیە نێتە ماڵی بە ساڵاتچوان دوای بێتە قوربانی ژیانی لە دەستدا یاخود بە درێژایی تەمەنی لە ناو عەزابا بژی بۆیە بەڕاستی ئەم جۆرە کارکردانە لەم جۆرە دامەزراوانە وردەکاری زۆری ئەوێ بابەتی زۆر گرنگن پەیوەندیدارن بە ویژدانی ئینسانەوە کە هەندێکیان لە زانستەکانەوە فێریانە بین هەندێکیان لە ئیمان و لە ئەخلاق و لە پەروەردەی خۆمانەوە ئەبێ وەرمانگرتە بن من سواز بۆخوا لە هەردوو سەرەوە هەوڵم داوە تێکەڵیەکم دروست کرد کە تاوەکو بتوانم لە ئاست ئەرک و بەرپرسیارەتەکەما بم طبعاً بێ کێشە و گرفتیش نابێ ماوەسا شوان بە تایبەت کاکدانیاریش پرسیاری کێشە و گرفتەکانی کرد
مسواز بۆخوا زۆر بە هێمنی و زۆر شێلگیرانە و زۆر بە حیکمەتەوە هەموو قەیرانەکانمان تێپەڕان هەموو گیر و گرفتەکانمان تێپەڕان هەموو کێشەکانمان تێپەڕان تۆ ئەچیتە فەرمانگەیەک بێجگە لە خۆت یەک کەسی تر کۆمەڵ نییە یعنی ئەوەندە جیاوازی حیزبی دوورین لە یەک چۆن ئەتوانی بگونجێ لەگەڵ ئەم هەموو خەڵکە جیاجیایە ئێمە ئەبێ ڕێزیان لێ بگرین ڕێز لە خەڵکە جیاوازەکە بگرین بۆی ئەوانیش ڕێزمان لێ بگرن ئەبێ هاوکاریان بین بۆی ئەوانیش هاوکارمان بن ئەبێت لەسەر بنەمایی ئایدۆلۆجیا و بیر و باوەڕ و جیاوازیەکان مامەڵەیان لەگەڵانەکەن بۆی ئەوانیش لەسەر بنەمای ئەوە مامەڵەمان لەگەڵانەکەن ئەبێ بەرگی حیزباتی فرێدەین بۆی ئەوانیش بەرگی حیزباتی فرێدەن و دەیان کێشە و گرفتی تر کە ئێمە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ هەمویانمان تێپەڕان و لەسەر و هەمویانەوە کێشەی دارایی کاکشوان بەڕاستی کێشەی دارایی هەموو فەرمانگەکانی مانوو کردووە کارمەندانی مانوو کردووە بەس لە 5 ساڵی ڕابردووە ئێمە زیاد لە 7 دامەزراوەمان بەڕێوە بردووە کە ژیانی ڕۆژانەیان تیا بووە بێجگە لە ژمارەیەکی تر دامەزراوە کە ئەوانیش بە هەمان شێوە پێویستیان بە هاوکاری بووە کۆی ئەو هاوکاریانەی کە خێرخوازان پێشکەشیان کردووە بە متمانەیان بە ئێمە و کارمەندانمان لە هەر ساڵێکە زیاترە لە 100 میلیۆن دینار یعنی ئەتوانم بڵێم لەو 5 ساڵە بە کۆی هاوکاریەکان چ بە پارەی نەختینە چ بە شتومەک زیاتر لە 1 میلیارد دینار ئێمە هاوکاری خێرخوازانمان پێ بەدەست گەشتووە کە بە ئەمانەتەوە مامەڵەمان لەگەڵا کردو یەکێکتر لەو شتانی کە مامۆستا شوان تۆ باست کرد بە پرەنسیپمان کرد بابەتی هاوکاریەکان بوو بەڕێوەبەرایەتێکە لێستادا خەڵکانێکی زۆر متمانی پێ نییە وانە دوو شت یەکان تۆ بێ سیستەمت هەبێت خەڵک دڵنیا بێ ئەم پارەی ئەیاتە تۆ ئەیداتە فەرمانگەکەی تۆ نافەوتێ ناخورێ یعنی ئەم لاولای پێ ناکرێ بۆ هەمان ئەو مەبەستەی کە پێتەدا بۆ ئەوە خەرجەکرێ ئێمە ئەومان بە سیستەم کردبوو ئەژماری کۆمەک و هاوکاری خێرخوازانمان هەبوو سندوق و ژمارە حسابیەکە کە لە 2016ەوە بەندە زیندومان کردەوە 10 ساڵ بوو کاری پێنەیەکرا وەلانرا بوو من هاتم یەکەمیشم ئەوەم زیندوو کردەوە بە سیستم و ڕێنمایی بە لیژنە پارە وەرەگیرە بە لیژنە خەرجەکرا ئەچووە بانک وەرەگیرایەوە هەموو شوێنەکان کە پەیوەندیدار بوون لەگەڵمانە هاوکار بوون و لەگەڵ ئەوەشە هەمیشە فیدباکمان بۆ ئەو کەسە خێرخوازانە هەبووە کە ئەو بڕەپارەی خەرج کردووە جاری وایە سپاسمان کردووە وەسڵەکەی پێگەشتوەتەوە دوای ئەنجامەکانی بینیوەتەوە ئەمە خاڵی یەکەم کە تۆ سیستمت هەبوو خاڵی دووەم متمانەی کەسەکان خۆشیان گرنگە بەڕاستی بووە تۆ حیزب نەهاتوو هاوشەی بەڕێوەبەرایەتەکانی دیکە دەخوا بەزیابێت لەو شتاناکە هەم حیزب تەدەخل ناکە هەم ئێمەش ڕێگەمان بە خۆمان نەداوە هیچ کەس تەدەخل لە کارەکانمانە بکە کە سەربەرزانە لەو بابەتی پارە و مالیە و ئەوانە لێ دەرچوین و من لێرەوە زۆر 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 سپاسی هەموو ئەو خێرخوازە خۆشەویستانەکەم کە بەڕاستی پارەکانی ئەوان بوویە هۆی ژیانێکی باشتری مناڵان ژیانێکی باشتری بە ساڵاتچوان ژیانێکی باشتری تەنانەت هێندێ جار پەیمانگاکان مناڵانی خانپێداسی تایبەت لە پەیمانگاکان و ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە نەمانەتوانی ئەو قۆناغە سەختانە ببڕین و چاوەڕوانیم ئەوەیە لەمە دواش هەر هاوکاروی ئەو موەسسەسەیە بن و دەستیان پێوەی بێت چکە بەڕاستی پارەکانیان جێگرێ پارەکانیان سەلامەتە بێ بۆ ئەو مەبەستانە خەرجەکرێت کە پێیان نەدرێ و سیستەمێک هەیە لەوێ پەیڕەوی لێکرێ و ئەو کارمەندانەی و ئەو کەسانەی و ئەو بەڕێوەبەرانەی لەوێن جێگەی متمانن و ئەو متمانەی بە منیان هەبووە سپاسیانەکەم بۆ کەسانیان هەبێت کە لە دوای من ئەو ئەرکوبەر پرسیارێتە لە خۆ کەسێک پۆستێکی نوێ وەردەگرێت پێویستە خاڵی دەستپێکی لە چێوە دەست پێ بکات لە ڕاستیا زۆر شت هەیە ئینسان ئەبێ بیڵێ بەس من وەک ئامۆژگاری ناک وەک بیرخستنەوە طبعاً سوێندی پیشەی بوون و ڕازگۆبوون و دەستپاکی و ئەمانەت پارێزی و پاراستنی بەرژەوەندی گشتی لە هەندێک پیشا هەیە بۆ نمونە پزیشکەکان کاتێک کە خوێندنەکەیان تەواوەکەن سوێن دەخۆن کە ڕازگۆ بن لەگەڵ پیشەکەیانە ئەندام پەرلەمان وەزیر سەرۆکی دەستە هێندێک کەس و هەموو بەرپرسیارەتەکانی تریش بەڕاستیە بێ ئەو سوێندە ئەخلاقیەتیا بێت کە ئەو کەسەی کە لە پۆستێکایە بەرژەوەندی گشتی بەرژەوەندی خۆی ئەبێ وەلانێ تۆ لەوێ زۆر زۆر بە ئاسانی ئەو کەسەی کە پلە تایبەتە پەرلەمانتارە وەزیرە مدیرعامە ئەتوانێت خۆی دەوڵەمەندکە بەداخەوە سیستەمەکە وایە وڵاتەکەمان وایە دەستگای چاودێری لە ئاستی پێویستانیە و کلێن هەیە لە یاساکانە دەرفەتی ئەوەی تایە لە دەرەوەی یاسا و ڕێنمایی ئەو کەسانی لە پلە تایبەتان بە ناڕەوا و بە نەیاسایی لە غێری موچەکەی خۆیان دەوڵەمەند بن ئەبێ ئەو ئینسانەی کە لەوەیە بەڕاستی بیر لەوە نەکاتەوە خۆی دەوڵەمەندکە بیر لەوە نەکاتەوە
کەسابەتکە بیر لەوە نەکاتەوە کە بەرژەوەندی خۆی بپارێزێ ئەبێ بیر لەوە بکاتەوە سوێندێکی لەگەردنە کە ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک و دڵسۆزیش بێ ئەمە لە بێژگەلەوەی کە بەڕاستی مەهارە پێویستە زانست و زانیاری پێویستە لەسەر و هەمویانەوە ئەتوانم بڵێم بۆ بواری بەڕێوەبردن هەموو بوارەکانی بەڕێوەبردن دایکی زانستەکان زانستی بەڕێوەبردنە کە مەهارەی زۆر گەورە بە ئینسانەدا بتوانێت لە پۆستەکانە سەرکەوتو بێت. شتێک زۆر بێ تااقەتی کردی لە ماوەی بەڕێوەبەراتەکەت ئەگەر وەکو چۆڵی وەکو یادگاریەک بێەوە شتێکی زۆر پێی دڵخۆش بووی و ئەمە وەکو بابەتێکی تر و دووبارە پیرۆزبایش لێ دەکەین وەکو زۆرسامی پارلەمانی کوردستان کە دەست بەکاربی هیواداری ڕەنگە ئیشی حکوومەت کە جێبەجێکردنەوە ئیشی پەرلەمان کە یاسادانانە تۆزێک دوشتی جیاوازن دوورن لێ باش بێ هەر بۆ بەڕێستان بتوانە ئەزمونێکش لێ جارە تۆ چاودێری ئەو دەستگاهانەکە کەم خۆتکایە کۆمێتی خۆت بۆ کاری پەرلەمانی بەڵە زۆر زۆر سپاس کاک شوانگیان بۆ ئێوە سپاس کاک دانیارگیان طبعاً دوشتی جیاوازن پەرلەمان و بەڕێوەبەری گشتی حکوومەت و کاری پەرلەمانی لە کاری حکومیە ئەوەی چێش ئەدا بە ئینسان دڵخۆشکردنی ئەو کەسانەیە کە دڵیان ناخۆشە دڵخۆشکردنی ئەو کەسانی کە دڵیان بریندارە من بەڕاستی شانازیەکەم بەو هەڵوێستانەوە بەو مەوقیفانەوە بەو جارانەوە کە خوای گەورە هیدایەتی داوم طبعا نەبێ خوای گەورە هیدایەت نەبێ ئێمە هیچ نین هیچمان بۆ ناکرێ حەزەکان نەک دوو شادەم لە بەڕێوەبردنە هەبێت چواریشم هەبووایە ئەگەر تەوفیقی خوای گەورە نەبێت بەڕاستی ناتوانێت هیچ کەیت و ئەگەر خۆیەکلاکردنەوە نەبێت دوایش خوای گەورە بەرەکەت بدا ئینسان کارەکانی ئەگەر لە دنیاش خەڵک بڵێ ئافرین دەستخۆش بێ لە قیامەتا دەست بە تاڵ و مفلیس دەرەچین بۆیە دڵخۆشم بە هەموو ئەو کارانەی کە سواز بۆ خوا هێندێ جار بوونەتە هۆی دڵخۆشی دڵبریندارەکان دڵخۆشی بێنەوەکان دڵخۆشی ئەو کەسانی کە هیچ کەسێک نەبووە لای ڕاز و نیازکەن ئەوە سوپاسی خوای گەورەی ئەوێ ئەوە هەم لە حەزاتی پڕ لە چێژ و خۆشین هەم لە حەزاتی پڕ لە حزن و بێتاقەتین کە لەو فەرمانگەیە هەن و لەو پۆست و بەرپرسیارەتە هەن و من 5 دانە ساڵ لەگەڵ دەیان چیرۆکی پڕ لە ئازار مامەڵەم کردووە بۆیە سپاسی ئێوەی بەڕێزەکەم و ئیشەڵا لە کاری پەرلەمانتاریشە هەمان نەفەسەوە بە دڵسۆزی بە ڕازگۆیی لەگەڵ خەڵک درێژە بە کارەکانمانە دەین بەڵام بە جۆرێکی تر لە مینبەرێکی تر سپاس بۆ ئێوەی بەڕێز و دووبارە زۆر زۆر سپاسی هەموو کارمەندانی سنووری کاری بەڕێوەبەرایەتی گشتیەکەم کارمەندانی ماڵەکانی مناڵان ماڵەکانی بە ساڵاچوان ماڵی داڵدەدان پەیمانگا و سەنتەرەکان دایەنگەکان بەش و هۆ بە جیاجیاکان کە 5 دانە ساڵ پێکەوە بە خۆشەویستیەوە کاربن بەڕێوەبەری گشتی شادێری بە شەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی واتەی پێشوو سپاس بۆەوەی کە لەم دەستە لەگەڵمان و بەشێک ئەزمون و کارەکانی بۆ باس کردین راپۆرتێکی وەرزشیمان هەیە و وابینەری پێیان فەتحوڵڵاه ئەو هاندەرە دڵسۆزەی یانەی هەولێرە کە بە بەردەوامی چاوی لەسەر یاریەکانی یانەی هەولێرە و لە نزیکەوە لە نێو یاریگا هانی یارزانانی یانەکەی دەدات تا ئەویش ببێتە بەشێک لە سەرکەوتنەکانی یانەکەی خۆی حقت من لە ساڵی 92 سەردانی یاریگا دەکەم بەوکە بە تایبەتی لە دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین کە دوای ڕاپەرین هەرچەندە یاریەکان و کاتی لە هەولێر ئەنجام نەدرا بەڵام ئەمە ڕۆژانە داهاتی سەردانی مەشقەکانمان دەکرد بەڵام ئەمان جامان لە 92 تا کوێستا من بەدەست نووسی خۆم هەموو تۆمار کردووە گشتی لای خۆم بووە تەنها هەندێک ساڵ نەبێ لە وەرم گرتووە لە ڕۆژنامەکانی و کاتی وەکو ڕەشید و بەحسە ریاضی و بابل و سەوڕ ئەوانە کە لە بەغدا دەردەچوو بەحەقەت من ئێمە سەردانی یاریگامان دەکرد کاتی خۆی لە پێناو خۆشەویستی شاری هەولێر و لە پێناو خۆشەویستیانەکە بووە و بەردەوام ڕۆژانە لە کاتی ڕاهێنانەکان لە کاتی یاریەکان لە یاریگاکانی بەغدا بەسرە ناسریە لە هەندی یاری ئامادەش بووینە بەڕاستی تاکو ئێستاش بەردەوامی لە سەردانی یاریگە و لە هەندانی یانەی هەولێر و ئینشاڵە بەردەوامیش لە داهاتوو هەندێک کاری تریشم هەیە بە تایبەتی بۆ خۆلی کوردستان ئینشاڵە بانجام دەگەینم. ئامادەبوونی پێیان بە بەردەوامی لە نێو یاریگای هەولێر و خەمخۆری بۆ یانەکەی وای لێ کردووە کتێبێک بە چاپ بگەێنێت و
ئەرشیفی 33 ساڵەی تیپی تۆپی یانەی هەولێر بخاتە ڕوو. بەحەقەتە ئەو کتابە خۆی لە 5 وەرگە لە 5 بەش دەبینێتەوە هەر بەشەی لە چەند باسێک کردومە برێن ئەو کتابە خۆی بەناونیشانی یانەی وەرشی هەولێر لە ساڵی 1970 و 2020 سەرەتا وەکو بۆ تێگەیشتن و بۆ ئەوەی کە جەماوەری شاری هەولێر جەماوەری خۆشەویستی هەولێر شارەزای ئەم میانە بن ئاگاداری ڕابردوێ میانە بن سەرەتا بپوختەی مێژوی باسم کردووە ئەو پوختە مێژویە کە لە ساڵی چەند دامەزراوە ئەو کەسانەی کە لە دەستەی دامەزراندن بوونە چێ بوونە دواتر هاتوومە باسم لە ئەنجامەکان کردووە لە ساڵی 1970 بە هەمان شێوە تا 2020 دواتر باسم لە هەندێک ڕووداو کردووە کە لە یانەی هەولێر ڕوویداوە هەندێک زانیاری جۆرا جۆرۆک و بردنەوە دۆڕان چەند دۆڕان هەبووە چەند بردنەوە بۆ چەند گۆڵ کراوە چەند گۆڵ لێ بووە چەند دیاری بردوێتەوە لە هەم خول و پاڵەوانەکان خولی عراق جامی عراق خولیانە پاڵەوانەکانی ئاسیا خولی کوردستان و چەندان خولی کە ئەو هەندێک خولی نافەرمی هەبووە خولی دۆستانە بووە یاری دۆستانەکان ئەمانە بەگشتی لە 1970 کوێستا هەمووی باس کراوە. لە نێو یاریگاکان بەردەوام ڕووداوی خۆش و ناخۆش ڕوبەڕووی یاریزانان و هاندەران دەبێتەوە بۆ پەیامیش بە هەمان شێواز بینەری دەیان ڕووداوی خۆش و ناخۆش لە سەریانەی هەولێر بووە کە دوو نمونەی بۆ بینەرانی پەیام دەگەێڕێتەوە. بەڕاستی بابە خۆشەکە دەست پێ بکەین بەڕاستی هەندێک ڕووداوی خۆش زۆرە ناخۆشەیە خۆشترین ڕوودا و من وەکو خۆم ئەو کاتی کە تەمەنیشمان بچووک بوو ساڵی 98 کە یانەی هەولێر خولیانە پلەکانی بەدەستێنا و یەکەم نازناوی ڕسمی بوو کە یانەی هەولێر ئەو کاتە بەدەستێنا لەو کاتی کە هەر بۆ ساڵی داهاتوو یانەی هەولێر بۆ پلە نایب بەڕاستی ئەو کاتە هەرچەندە تەمەنیشمان بخۆی لە 15 ساڵەدا تەمەنمان بچووک بوو بەڵام خۆشەکەی ئەو کاتی جیاواز بوو لە هەرچەندە دواتر هەولێر 4 نازناویت کە بەدەستێنا خولی عراق بەڵام خۆشەکەی ساڵی 98 زۆر تایبەت بوو لەگەڵ خۆشەکانی 2006 و 7 هەتا 2012 ناخۆشن ڕووداویش بەڕاستی یاریەک بوو هەرگیز لە بیری ناکەم لە جامی عراق یاری هەولێر و مینا یاری هەولێر مینا چۆن زۆربەی جەماوەری ئەوە شتە دەزانی یاریەک بوو لە خولی هەشتم بوو بە جامی عراق یانی هەولێر بۆ یەکەم جار بوو لە مێژوو گەیشت بووە خولی هەشتم قۆناغ لەو یاری ئەگەر بیبرباوە بەرامبەر یانەی زەورا یاری دەکرد لە قۆناغی داهاتوو لە یاریگای لە بەسرا مەتەعادل بووین یەک بێک لەناو بەسرا بەڵام لێرە پێویستمان بە تەعادل بوو بەبێ گۆڵ یانجی بردنەوە بەڵام بەڕاستی زۆر ناخۆش یاریەکەمان بەداخەوە دۆڕاندێک بیت و زۆربەی جمهور ناو یاریگا بەگریان یاریگا بەزێت منیش بخۆم یەکلاوە بوو. پەیام نزیکەی 30 ساڵە هاندەری یانەی هەولێرە و لە ساتە خۆش و ناخۆشەکان لەگەڵ تیپەکەیدا بووە و چاوی لەوەیە جارێکی دیکە یانەکەی ببینێتەوە لەسەر سەکۆی نازناوەکان بۆ ئاستە ڕاستەقینەکەی خۆی بگەڕێتەوە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. نێرانی عزیز بارمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگو و ئەوەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی و عزیز بێت هیوا دەخوازین تەندروستێکی باشتان هەبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.